لەلانە پرسم چەند پەندی پێشینان هەزانی دەتوانی چەند پەند ئێستا بڵێ ئەگەر گۆڵنی دەرکیژمە بە ماشە ئێ چیتر جام کە پڕ بوو لێڕژێ ئەمە دوو بۆستا وڵای پندم زۆر لە بەراری ئەمانە واتاکانی ئەزانی وانە ینی تەنها پند نییە ئێمە بەس تەنها پندێک بێ بێڵێن باشە مەبەستی لێ چێ بۆ ماڵی ئەگەر گوڵنی دەرکیشمە بە ئەگەر قسەی باش نازانێ خراپیش مەکە ئەگە ناتوێت بابەتەکە حەلبکەی کێشەکە چارەسەر بکەی مە بە هۆکاری گەرمکردنی کێشەکە باشە ئەوەی تەرۆتە چی بوو؟ ئەگەر گوڵنی دەرکیمە بە ئەگەر گوڵنی دەرکیژمە بە جام کە پڕ بوو لێ ڕژیانی چی؟ واتە کەسێک بۆ نمونە ڕەنگە ئەها کە زۆر زۆر تووڕابێ بڵی تر تاو زۆر تووڕە بوو مەتەقێتەوە بە کەسەکەمە بەسگاچی لە شتێکی وابێ ئانی گەیشتە ئایان تاوکە هەمکە گەیشتە لوتمان ئەوە لە کوردواری ئەڵی جینا خۆی ناگات ئێرە بەڵام لای خۆمانەڵە کە گەیشتە ئەوێ تجام کە پڕ بوو لێ ڕژێ و هەتا شوێنێک منەتوانم تۆ بەرامبەرەکەم هەر قسەم پێ بڵێ یان لە ڕووداوێکە لە بابەتێکدا تۆ هەر بڵێیت و من هەردانیشم و کاردانەوە نەبێ مرۆڤ تا شوێنێکەتوان ئەم پەندانە لە خۆڕانەوتراون هەمووی لە ئەزمموی ژیان کەسە ناودارەکانی پێشووی ئێمە پێشینانی ئێمە ئەم پند و ئامۆژگارانیان کە باس کردووە مەبەستێکی فەلسەفی لە پشتەوە بۆی کە لە ژیاندا کاردانەوەی بێکێک لەو کەسانەشی کە دەستێکی زۆر باڵای هەبووە لە بابەتی پەندی پێشینان و پەندی ئامۆژگاریە پیرەمێردی شاعیر بۆ بێکومان جا باسی ئەم پەنداناکەین باسی ئەو قسە ناوداراناکەین چ کاریگەریەکیان لەسەر ژیانی ڕۆژانەی ئێمە هەیە تا چەند ئێمە بەپێی پەندەکان بەپێی قسەی پێشینان دەڕۆین بەڕێوە تا چەند لە بۆنە و یادەکاندا پەندە پێشینانەکان وەکو بابەتێکی جوانکاری نییە و کۆڕ و کۆبنەوە مەجلیسەکانی ئێمە باز دەکرێت هەموو ئەمانە پرسیار دەکەین ئەمڕۆ بزانین تا چەند تاکی ئێمە ئێستا لەم سەردەمەدا کە سەردەمی تەکنەلۆژیا بە پند و ئامۆژگاریەکان دەڕۆین یان نای پندمان زۆر زۆرە برامان برایەکی سەمانجیایی چوزانم ماڵ لە خۆی نەبوو میوان ڕووی تێکرد هەموو ئەمانە کۆمەڵێک پندن یانی ئەگەر ئێستا دانیشین باسیکەن لەواچە 100 پند بژمێرین بەڵام چەندیان لە ژیاندا بەکاردێنین ئەمە تەوەرەکەمانە کە مامۆستا تریفە محەممەد کە بەڕێزیان سپۆر یادەبی کلاسیکین ئەمڕۆمیانی ڕۆژێکی نوێ باسی کاریگەری پەندی پێشینان و قسەی ناودارەکان دەکات لەسەر ژیانی ڕۆژانەمان مامۆستاگیان بەخێر ببێنی ڕوونکردنەوەی یامان تۆزێک تۆزە ڕوونکردنەوەی بابەتەکە مامۆستا خۆی پەندی پێشینان مەبەست لێی چییە تەنها دەستەواژەیەکە تەنها دێڕێکە و دەوترێت بۆ قسەی خۆشی دەوترێ یان حکمەتێک یان فەرسەفەیەک لە پشت ئەم دێڕانەوە هەیە بخۆی سەرەتا سڵاو لە بینەرانی کورسات بێگومان ئەو تەوەرە کە ئەمڕۆ باسی لێوە دەکرێت پەندی پێشینان یان ئیدیۆم لە زمانی کوردیدا بێگومان ڕیشەیەک یان بنچینەیەکی زۆر قوڵی هەیە لە ناو زمانی کوردیدا داکوتراوە تەبان ئەمە دەربڕینێک یان گوزارەیەکی بەلاغیە ڕەوانبێژیە هەڵبەتە ئەوانەی کە زوو لە ژیاندا بوون با بڵین لە سەردەمی کلاسیک ئەوانەی کە زۆر بەهرەمەند بوون لە بەکارهێنانی دەستەواژە و ئیدیۆمەکان هەوڵی ئەوەیان داوە کورتبڕی و ینی پڕمانایی ینی خۆی لە زمانی کوردییان لە هەر زمانێک کە بتەوێ پاکبێژبی جوان بێژبی ینی گوتنەکەت واتایەکی قوڵی هەبێ بە دەربڕینێکی کەم لە ڕەوانبێژی ئەڵێ قسە پێش ئەوەی بیڵێ بیگێژە ینی گێژەنە ئەوەی کە بۆ گەنم بێژان کە پوش و پەڵاشە گەورەکانی لێ هەڵدەگری ئەنجا بیبێژە ئەوەی کە لە ژێرەوە بەڵێ لی دێتە خوار ئەنجا بیوێژە ینی سێ جارە بێت تۆ لە فلتەری بدەیت هەر قسەیە کاتێک کە تۆ ئەم هەموو فلتەرانە بە دەستەواژەیەک یان بە گوزارەیەک دەبەخشی بێگومان ئەوە سەرچاوەیەکی زمانەوانی جوان دروست دەکات و دەبێ بە گەوهەرێک لە ناو ئەو زمانە بێگومان ئەم دەربڕینە ڕەوانبێژیە هەر لە خۆیەوە و هەر ئاوا ینی بە هەڕەمەکی ناوترێ چونکە هەمووی چیرۆکیان لە پشتەوەی ئەم چیرۆکانە هەرێکێک و ینی تایبەتە و بە بابەتێک بە سەردەمێک بە کەسێک بە قۆناغێک بە حاڵەتێکی دەرونی بە حاڵەتێکی ئابووری مەسەلەن بە شەڕێک ینی هەموو ئەو دیاردانە بابەت و مەغزای تری لە پشتەوەیە دکتۆر نەسرین فەخری باسی ئەوە دەکات دەڵێ ئیدیۆم لە زمانی کوردی
ئەوەیە تۆ بۆ نمونە ئەگەر بتەوێ ینی مانایەک ببەخشی یان ڕستەیەک بەکاربێنی خۆی کە ڕستەیەک بەکاردێنی بۆ دەربڕینێکی تر ینی لێک چواندنێک دروست دەبێت لە بنێوان هەردوو ڕستە تێلیشانەکە دەپێکی بەڵێ بەڵام شتێکی تر ڕاستە لە ناو ئیدیۆما ئیدیۆم خۆی ینی ڕیشەکەی یان بنچینەکەی خواستن و لێک چواندن و هێمایە یعنی ئەگەر ئەوەی کە نەسرین فەخری دکتۆر نەسرین فەخری ئاماژەی پێکردوکە ئەڵێ بەکار ینی ڕاستە و ڕاست و مەبەستت ئەوەی مانایەک بەکار ناهێنی بە لێک چواندنێک یان بە خواستنێک ڕستەیەک وەردەگری دەتەوێت مانایەکی تر بپێکی بووکێ لەگەڵ خۆش یان مامۆستا عەزیز گەردی دەڵێ مەسەلەن دەستە وشەیەک دەهێنی خۆ جاری وایە وشەیەکیش هەیە ینی لە زمانەکەدا لە فەرهەنگی زمانی کوردی ئێمە حەقی زمانانی ترمان نییە بەڵام لە زمانی کوردی جاری وایە وشەیەک ئیدیۆمێکە ینی خۆی سەر بەخۆ وشەیەک چیرۆکێکی لە پشتە ڕاستە مەژمانەی دەوڵەمەندی زمانەکەمانە مامۆستا عەزیز گەردی خوا لێ خۆش بێ ئەڵێ بە کۆمەڵێک وشەیان دەستە وشەیەک دەهێنی بەکاری دەهێنی بۆ دەربڕینی مانایەک تۆ مەبەستت لە مانە ئەسڵیەکە نییە تەنها ئەوەیە کە تۆ ئیستیعارەیەکەی ینی ئەی خوازی بۆ دەربڕینی واتایەکی تر ئەمەش لەوانەیە هەردوو ڕستەکەمانیان هەیە بەڵام تۆ مەبەستت لەوەی دووەمیانە ینی ئەوەیە کە تۆ لە زمانەکە فەزایەک دروست دەکەی جگە لەوەی کە ڕستەکە خۆی مانایەکی هەیە تۆ بۆ شوێنێکی تریش وەزیفەیەکی تریش پێدەبەخشی ینی ئەمە زمان لە هەموو دنیا هین ینی وەکو چۆن مار کیفی خەیە خۆی نوێ دەکاتەوە زمانی ئێمەش خۆی نوێ بەڵام ناکرێ و نابێ ینی ئەم هینانە فرامۆش بکرێ ئەم ئیدیۆمانە لە زمانی کوردی وەکو ئاماژەم پێکرد چونکە ئەوانە گەوهرن و هاوکاری قسەکەر هاوکاری ئاخێوەرانی زمانی کوردی دەدەن کە کورد بڕبن و مانای باش بپێکن و پاشخانی خۆیان پێدەڵم باشە کاتم ئامساتریفە بەکارهێنانی ئەم پەندی پێشینانانە ئەم وتەی ناودارانە لە نێو ڕستەیەەکە بۆ منە تا چەندێک واکە کە ئەو ڕستەیە بەهێزتر بێت بۆ منە قسەی کەسەکە کاریگەری زۆرتر لە لای بەرامبەر دروستکە لە نێو ڕستەیە کاریگەریەک دروستەکە بەکارهێنانی ئەم پەندانە بێگومان کاتێک ئێمە منداڵ بووین مامۆستا داڕشتنێکی پێ ئەنووسین کام داڕشتنیان بەهێزتر بوو بەهێزترین بوو ئەو بوو کە پندێک یان وتەیەکی ناوداران یان شعرێکی ینی پێ بواە ئەو منداڵە ئەمە خۆی لە خۆیدا ئاماژەیەەکە یان وەکو ئاوێنەیەک وایە کە تۆ پاشخانێکت هەیە شارەزایەکی ئەو تۆت هەیە لە زمانی کوردی و لە گەمەکردنی زمانی ینی خۆی ئەمە گەمەکردنی زمانە زمان دەتوانی بۆ زۆر ینی لە زۆر شوێنە لە قاڵب بیبدەی ینی ئەتوانی مەسەلەن لە کاتی دەربڕینێکی ئاساییە دوو کەس قسە دەکەن مەسەلەن یەکێکیان زۆر بێتاقەت و هیلاکە ئەڵێ بەبەریانوت بۆچی ینی نایەوێت ڕاستە و خۆ بە بەرامبەرەکەی بڵێ کە من ڕقنیم ئەڵێ بەبەریانوت بۆچی ڕقیوتی بەرداوبەر کەوتوم ینی تەواو نقطەدانێ ئەمە مانای ئەوەیە کە تۆ ینی پاشخانێکت هەیە دەلالەتە لەوەی کە تۆ خوێندنەوەیەکت هەیە بۆ زمانی کوردی و قاڵی لە تا ڕادەیەک و توانات هەیە بەسەر زمانەکەدا و توانای ئەوەت هەیە کە لە شوێنی خۆیدا بە پند و ئامۆژگاری چونکە ئەمانە بێگومان پند و ئامۆژگاری ناکرێ ئەمە هەر ئاوا بە سادەی لیان بڕوانین چونکە بمان هەوێ نەمان هەوێ لە ڕابردوو ئەو خەڵکانەی کە ژیاون کاریان بەو چۆن ئەو بابەتانەی کە ئێستا لە ناو تەکنەلۆجیا هەموو شتێکیان پڕکردوتە ئەوان بە دەستی خۆیان بەرهەمهێنانی خۆیان ینی بەکارهێناوەتەوە بە هەماشەوە لە زمانیشدا بە هەماشەوە ینی زمانەکەیان هەندە بە پاراوی پاراستووە و دایانەتە دەستی ئێمە بەداخەوە من لێرە لەم منبەری ئێوە باسی ئەوە بکەم ئێمە ئەو خەمەمان نییە ینی بەداخەوە جیلی ئێستا ئەم خەمەی نییە ینی دەستکاری زمانەکە دەکرێت بەبێ ئەوەی گوێ بدرێتەوەی کە پاشخانی ئەم زمانە لەکوێوە هاتووە هەڕەشەی لەسەرە بەداخەوە ینی بەداخەوە ئەمە ئەرکی ئێوەمانانە بەڕێستان دەتوانن ینی وەکو سەکۆیەک بن بۆ زیندوو ڕاگررتنی ئەمە ئێستا ئەم بابەتەی کە ئەم تەورەیە کە ئێوە هەڵتان بژاردووە دەستان خۆش بێ و چەندین پسپۆر هەیە لە بوارەکەەوە تایبەت بەم بابەتە نانەخان بیرمان نەچێ ینی لە سەدەی ڕابردوو
فەرهەنگی ئیدیۆم لە زمانی کوردی یان ئیدیۆم لە زمانی کوردی مامۆستا جەلال مەحموود و مامۆستا عەبدولوهاب کانەبی و بێجگەلەوەی کە پیرەمێرد چەندین پەندی بۆ ینی لە فەوتان ڕزگاری کردەوە کردوشنی بە دێڕەشە ئەردەری بڕێمن ینی ئەوانەی کە ئەمە ئەوە دەلالەتە لەسەرەوەی کە ئەوان دەستیان بە زمانەکەەوە بۆ بەڵام ئایا ئێمە تا چەند ئەتوانین ئەمە بپارێزین ئەمە ینی جێگای هەڵوێستە لەسەرکردنە و ئەوەیە کە ئێوە بە بایەخەوە لی بڕوانن بەڕاستی وەکو دەستگای ڕاگەاندن باشە مامۆستا تریفە پندەکان وەکو باست کرد هەندێکیان چۆنەڵی تیرنیشانانی من ئەمەوێ ناڕاستەوخۆ شتێ بگەێنم بە بەرامبەرەکە زۆر جارەمە شەڕ و کێشەشی دروست کردو بەڵام زۆر جارێکیش کەسێکی پاراستۆ لەوەی کە بەڕاستی ئەگەر وڵی جاکی من وتومە کێ لەگەڵ بۆی خەیتە سەرخۆت بۆ منەوانە ئەم پندانە مەرجە هەمووی ئامۆژگاری بن یان دیوی ڕاستی دروستیان هەیە یان نییانە ینی پرسیارەکەم بە جۆرێکی ترەکەم ئەمانە مەرجن هەمووی ئامۆژگاری بنیان زۆر جار بە جۆرێک لە جۆرەکان تعلیق و توانیشتە لە کەسێکی تری ئەگریت باگەی بینیتەوە لە بابەتێک بەڵێ پرسیارێکی جوانە تەمان بەکارهێنانی ئیدیۆم لە زمانی کوردی دائیمەن بۆ چەندین وەزیفەی هەیە چەندین کار و فەرمانی هەیە یەکێ لەوانە وەسفە مەسەلەن تۆ وەسفێک دەی بە کەسێک یەکێک زۆر خۆی لە شتەڵە قورتێنێ ئەڵێ بڵقاسمە طبعاً ئەم وشەی بڵقاسم خۆی پندەکە چی ئەڵێ لە گوندێک لە لادەیەک مەلای لێبێ بە کەڵەشێر ئەڵێن بڵقاسم ینی زەرور نییە کەڵەشێر بەیانی هەڵسێ بقوقێنێ چونکە مەلای گوندەکە کە ڕۆژ بووە بانگەدا کە تۆ بەیەک ئەڵێ ئەمە وەسفێکی دەیت ینی خۆی لە شەیان ئەڵێ کەس بە کڵاوی ئەوی نەپێوە ئەڵێ سیانزە و نیو ینی خۆی لە شتەڵە قورتێن یان لە هەموو دیزێ ئەسکوێ ینی خۆی لە شتەڵ ینی مە وەسفێکە ئەیدەی بە کەسێک یان یەکێک مەسەلەن زۆر خانەدانە ئەڵێ هینە هەرچی گەیشت لە ڕێگا پێڵێ هین فەرم و بامیوان بین ئەڵێ هینە کوڕی حەمەقەدۆی مووسڵە یان ئەڵێ دیوەخانی حەماغای کۆیە ینی ماڵەکەی ینی وەسفێکە ئەدەیتە پاڵ کەسێک یاخود دەربڕینی بارودۆخێکی ناهەموارە مەسەلەن تۆ کەسێک لە بارێکی لە بارودۆخێکی ناهەمواردا دەژی ئیدیۆمێکی بۆ دروستە ینی بۆ دێنیتەوە مەسەلەن ئەوەی کەڵێ بۆ خۆی کەسەکە فەقیرە هەژارنە ئەڵێ ماڵ بۆ خۆی نەبوو میوانیش ڕووی تێکرد لەوەندیش بوو ینی ئەوەندەی کە شوێران بوو جا چەندین پند و ئیدیۆم ینی ئەوە نییە تۆ هەر جۆرەکانی بەکارێت جۆرەکانی پەندی پێشینان ینی جۆری هەیە ئەمە وەکو جۆر ناتوانین بەس بە وەزیفەکانی بەڵێ وەزیفەکانی ینی کار و ئەوەی کە ئەرکەکانی کە بەکاری دەهێنێ مەسەلەن ئەوەی کە سیفەتێک ئەدەیتە پاڵ کەسێک ئەوەی مەسەلەن ئەوەی کە باسمان کرد بارودۆخێکی ناهەموارە یان خۆشە یان مەسەلەن لە قنج هەڵەپەڕێ ینی حاڵی خۆشە ینی عیبی نییە ینی زۆر شتوان هەیە من ناتوانم هەر هەمووی ینی من کۆمەڵێکم نووسیوە لێ خۆ بۆ بیرم نەچێت بەڵام وەزیفەی هەیە ینی ئەوە نییە تەنها بەس بۆتانە و تەشەریش زۆر بەکار هاتووە بێگومان ئەمە وەکو ئەوەی باسمان کردیانی وەکو تعلیق بەڵام لایەنی نەرێنی شتێکی کەشێڵەن میوان ڕقی لە میوانە و خانە خوێش ڕقی لە هەردووکیانە بەڵێ ئەمەش هەیە ئەمانەش هەمویان کەواتە خات و تریفە بەزەوە گەڕوون بکەینەوە میوان ڕقی لە میوان و خانەخوێش لە خۆی بۆ پەرژینێ بێت لە ڕووی بینەرانمان بۆ ماڵانەیە کە ڕەزین و حەزان لە میوان نێوانە بڵێ خۆی هینە پندەکە ئەسڵەکەی ئەوە تەمەن گۆڕانی زۆری بەسەر هاتووە بەپێی ناوچە بەپێی دیالکتیکی شوێنەکان بەپێی زار و زارۆچکەکانی زمانی کوردی مەسەلەن لە هەولێر بە شێوازێک دەردەبڕدرێ لە شێوەزاری سۆرانی لە سلێمانی بە شێوەزارێک بۆ لە موکریانی من خۆم موکریانیم مەسەلەن ئەوەی کە لە نەخانم ئیشارەتی پێکرد ئەڵێ میوانی دەدزێ یعنی دەمدزێ عنی ڕقم لێتی بە شێوەزاری موکریانی میوانی دەدزێ خانە خوێش هەردوولا یعنی خۆی میوان ڕقی لە میوانە کە تۆ چیتە ماڵێک میوانیان هەیە ئەڵێ مە چییە ینی حەزمە کرد خۆم بەتەنیا لەو ماڵە خۆی ئاگای لەوە نییە کە خانە خوێکە ڕقی لە هەردوو ینی پێی خۆشنی هەردووکی بەسەرێکەوە ئەو دیوەشێ بەڵێ ئەم دیوەشی بەداخەوەی سەبەب تەکنەلۆژیان یان هەر نەما خەریکە ئەگەر میوانەکە شەوێ مۆبایلەکە بەدەستێتی و ئاگای لە باس و خواست نییە باشە مامۆستا تریفە بابەتی کەش یاخود پندێکی کەشێڵێ ئەگەر بە ئێشی دەرزی ئەناڵی سوژم بە خەڵکا بکەی مناڵی
ئەمە بەستی لێ چییە؟ ئەمە ئەڵێ بەهینێکی تر جوابی بدەمەوە ئەڵێ ئەگەر یەکێک عیبی خۆی نەبینێ بەڵام فرێ عیبی خەڵکی ترەکە یان ئەڵێ زل لە چاوی خەڵکا ئەبینێ زل یعنی ها شتێکی باریکی ینی پوشێکە کە چێت ینی بە حاڵ دیارە بە حاڵ تۆ ناتوانانی مەسەلەن کاگاری ناتوانێت لە چاوی منە هەسیبیان لە چاوی جەنابتە ینی بەڵام یەکێ بێ عیبە لە تۆ بگرێ ئەڵێ زل لە چاوی خۆیان ئەبینێ زل بەمانای سلێمانی نازل ینی گەورە بەمانە ئەوەی کە پوشێکی زۆر باریک بەڵام پوشکە لە یان بەڵام هین چی پێ ئەڵەن شتێکی ترە ینی حاڵی حاضر بیرم نییە لە چاوی خۆی دانابینێ ئەجا ینی عیبی خۆی نابینێ بەڵام عیبی تۆ ئەبینێ ینی ئەوەی ئەڵە کەس بە دۆی خۆی ناڵە ترشا باشە تێڵێ گا لە چاوی خۆی نابینێ زل لە چاوی من نابینێ شتێکی وایە بزەوت ئێستا ببورن هینم نەماوە خیاڵم نییە بەبەست لەوەیە ینی هەر کاتێک کە تۆ بڕیار بوو ڕخنە لە خەڵک بگرێم یەکەم جار لە خۆتەوە سێری خۆ بکە یەکەم جار لە خۆتەوە دەستی پێ بکە دواتر وەرە باسی کەم و کورتی و لایەنە خراپ و نادروستەکانی خەڵکە مامۆستا تریفە پندێکی کە هەیە گیا لە سەر بنجی خۆی ڕێ پێم بڵێ ئەم پەندە بۆ باشە بەکارێتیان بۆ خراپە ئەگەر بۆ نمونە مناڵێک ئەبینی زۆر لاسارە هاروها جاڵێ ئەوە چزانمۆ لە ئەڵێ ئەگەر باشیش بێ بە هەمان شێوازەر و پەنداڵێن ئەڵێ لە سەر ئێمە لە بینی خۆمانە مناڵەکەمان کەواکە لە ناوشتا هەڵڵی لە سەر بنجی خۆی ڕاستە ئەڵێ ئەوەی لە مشک بێ ڕاستە ئەڵێ ئەوەی لە مشک بێ جەواڵە دڕێ هەمان مانای هەیە ینی مەسەلەن کوڕی کێ لەوە چێ باشە تەواان جاری وایە ئەم پەندە بۆ هەردوو لایەنە ئەرێنی و نەرێنیەکە بەکار هاتووە چونکە جاری وایە ئینسانێکی باش باوکی ئەو مناڵەیە یان باوکی ئەو ینی سەرۆکی ئەو خێزانەیە یان دایکێکی باش شتە باشەکان ئەگەێڕنەوە بۆ دایک و باوک ببینەوە دوێتە بەڵێ دا ببینەوە دوتە بخوازە ئەمە بۆ لایەنە مێینەکە ڕگەزی شەیە لە پەندەکان بەڵێ ئەجا ئەوەی کە مەسەلەن لانەخان ئاماژێ ئەوەی گیا لەسەر پنجی خۆی ئەڕێتەوە طبعاً ئەم دیمەنە جوانە مەسەلەن کە تۆ بەهار دێت ئەو گیایی کە پێشتر ساڵی پێشتر هەبووە هەمان ئەو گیا ئەڕێتەوە بەڵام بە شێوازێکی تر مەسەلەن وەکو چەندین گوڵمان هەیە لە باخی هەر کەسێک دیقەتی ئەوە بدەیت مەبەستی لێ هەر لە شوێنی خۆی ناچێت لە شوێنی تر بڕێتەوە هەر هەمان ئەم پەنجەگیایە کەواتە مناڵەکەش هەمان خەسڵەت و تایبەتمەندی دایک و باوکی خۆی هەڵگرتووە ئەوەی لە مشک بێت جەواڵە دڕێ طبعاً مشک جەواڵە دڕێ جەواڵ ئەزانن یعنی چی جەواڵ کاتی خۆی کە بەکارهێنراوە گەرمیان تێکردو دەغڵ و دانیان تێکردووە و خەشیویشی پێ ئەڵێن لە هەمبانە بۆرینە سەیرم کردووە ینی بە شێوازی ینی لەهجەکان گۆڕانی بەسەراتوە بەڵام بەستی لەوەی کاتێک کە مشک بە شوێن ئەوەیە دەغڵودان بدۆزێتەوە بیخوا جەواڵی دڕیوە بەچکەی مشکەکەش هەمان شت تەمرینی پێکردو ڕاهێنانی پێکردو لەسەر ئەوەی خۆی کە چکارێک بکە ئەویش هەمان شت بکە کەواتە باوکەکە چکارە بێ منداڵەکە بە هەمان شیان گەورە ئاوەڕژێنێ بچووک پێ لێ دەخشێنێ پێمە بێت تاکە پندێکردنێ و تۆڕە کۆمەڵاتیەکاندا کە زۆر زۆر باو بێ من لێرەوە پێم خۆشە باسێکی بکەم بەڕاستی کاتێک کەسێکی ناودار ئەچێتە پرۆسی هاوسەریەوە یان وێنەکەی بڵاو بێتەوە بەداخەوە لە تۆڕە کۆمەڵاتەکان ئامە هەیە چی گیای جوانە بزنەیخوا ئەم کۆمنتە یەکێکە لەوانی کە دڵنیام زۆرترین لە نێو تۆڕە کۆمەڵاتەکانە باسەکرێت مامۆستا تریفە ئەم پەندە دوو ڕەهەندی نییە یعنی یەکیان لایەنێکی جوانیەکە باسیەکە تریشیان لەم دوانە خۆیان زۆر بە جوانەزانە باشە یەکێکی تریشان وەکو چۆنەڵی بەرژینێ بە لە ڕێی بینەران و جەنابەت وەکو جۆرێک لە جینیە و بێ بەکار بێ بۆ کەسی بەرامبەر کە حساب وایە زۆر زۆر کەسێکی جوانە یان کەسێکی قۆزە بەڵام بەرامبەرەکەی ناشرینە واتە دوو ڕەهەندی نییە پرسیارەکەم ڕوونە بڵێ پەرژین بێ لە ڕووی جەنابتان و لە ڕووی بینەران ئەمە جوێنێکی محتەرەمە یعنی وەکو ئەوەی کە تۆ ئەڵێی مەسەلەن هەر باشە لە جنێوێکی تر باشتر ینی بە ئەدەبیانە ینی پێکە یانتانەوتە شەری لێدا طبعاً ئەوەی جوان بێ ئەو گیای جوان بێ بزنەی خوا مەبەستی لە جەنابەت ئەزانی مەبەست چییە ینی لە پرسیارەکەت تێگەیشتم کە مەبەستەکە ئەزانی بەڵام
بۆچی بەکاردەهێنرێ و بۆ ئەم هەموو تەمان ئەمە قینێکە لە دڵی ئەو کەسێک کە بەکاری دەهێنێ بۆ ئەوەی کە ئەو کەسە لەوانەیە خۆی نیازێکی هەبوو بێ بۆ بەرامبەر ئەو کەسێک کە ئەوە شووی کردووە تر چۆتە ژیانی هاوسەری و بۆ ئەو نەبووە یان ئەوە تا هەر وەکو شێوەیەکی عام بەلایەوە جوانە و هاوسەرەکەی بەلاوە جوانێ ینی جاری وایە لە لای ژنانیش ئەمە بەکاردێ مەسەلە نانێک کوڕەکە قۆز بێ بووکەکە ینی بەڕای ئەو چونکە هەر کەسێک و جوانی خۆی هەیە بەڵام بە نظری ئەو لەوانەیە ئەو جوانیە نەبێ بۆیە ینی بۆ هەردوو لایەنەکە بەکاردەهێنرێ بەڵام خۆی لە خۆیدا ینی هەر شتێکی جوان نییە ئەوەی کە تۆ باسیەکەی نیەتێکی خراپە باشە مامۆستا تریفە هەر لە پرۆسی هاوسەرگیری و ئەوانەیە نمونەیەک بینینەوە بوون ئەو کچانەی کە نەچوونەتە نێو پرۆسی هاوسەرگیریەوە ڕەنگە زۆر کات باسی ئەو بکەن بڵێن ئەمە هاوسەری داهاتوم بۆن تایبەتمەندیەکانی ئەمە بێوا بێنی هەستەکەی زۆر بەرزفڕیوە دوجاریش کە هاوسەرگیریەکە ئەو کەسە نەبووە کە بۆ نمونە پێشتر باسی لێوە کرۆ ڕەنگە لەلایەن هاوڕەکانیەوە باسی بکەم بڵێ ئێمە زانیمانە زۆر بەرز فڕێوارە مازانی ئاو بە نزمێنی شێتەوەیانە چەند بەرز فڕی نزمەنیشیتەوە ئەمە چییە؟ ئەمە لە کوردیت باسی ومان کردمان مامۆستاعزگەردیش خاڵی خۆش بێت ئیشارەتی بەوە کردووە جارێ ئیدیۆم یەک وشەیە یان یەک فرێزە یان یەک گوزارەیەکە لە وشەیەکیان دوو وشە پێگێ ئەمەی جەنابەت باسیەکەی وشەیەکە لە ناو کوردیاڵە لووت بەرزە یان ئاخوڕی بەرزە جاری وا هەیە ئەمەی لووت بەرزیەکە یان فیزی زلە مەبەستیان لەو نەوعانەیە ینی ئەوە بە نوعێکی سیر لە چوار دەوری خۆی ئەڕوانێ و خۆی با جیاوازە بینێ دوای کێتەوە سەرواقع ینی دێتەوە ناو ئەمری واقع سیرەکەوان نییە هەروەکو کەسێکی ئاساییە و بە هەموو ئۆشتانە ڕازی بوو کەسێکی ئاسایی بەدەر لەو ئەیود ینی بەوە ڕازی نابوو بەڵام خۆی هەر ئەوەیە ینی ئیدیۆمەکە ئەوەی لووت بەرزیەکەیە ینی بۆ خۆجیاکردنەوەی لە خەڵکو هیچی تر نییە هەر باشە مامۆستا تریفە ینی سێمە ئیدیۆمی ئینگلیزیش هەیە ینی ئەیان بینین خوێنینەوە بەرچاومانەکەوێ کورد خاوەنی ئیدیۆم و پەندی پێشینانی خۆشێتی یان ئەمە سەلمێنراوانە ئەو پەندانی کە ئێمە ئەگەر تەرجەمەیان بکەین وەران بژێڕن بۆ سەر زمانێکی تر مانای دەبەخشێت بۆ ئەوانیش واتە بۆ کەسێکی ئینگلیز بۆ کەسێک لە ئەمریکا ئەم پەندەی ئێمە تەرجەمەکەینە سەر زمانێکی ئینگلیزی سەر زمانی ئەوان دەتوانن لە هەمان ناوەڕۆک و بەهاکەی و تێڕوانینەکانی تێ بگرێ یان جیاوازە بێگومان ئەمە بۆ زمانی فارسی بۆ ئینگلیز بۆ هەموو زمانی بێگانە بۆ بە نسبەت کوردیەوە بە بەراورد بە زمانی کوردی مەبەستت لە ئەزانم یان مەبەست لە هەموو زمانەکانی تر بێتکە لە کوردی لە بەرامبەر کوردی طبعاً ئەمە باسی ئەوەمان کرد ئێمە لە سەرەتا ئیدیۆم هین ئەدەبی زارەکی بووە ینی لە پشتا و پشت هین بووە باس کراوە وتراوەتەوە جا نووسراوەتەوە و پیرەمێرد بە شەعر هینی کردووە بڵێن دایڕشتۆتەوە هەمان ئەو پەندە پێشینانە بەڵام بە شەعر دایڕشتۆتەوە ئەمە ئاسانکاری دروستکردو بۆ زمان و دەوڵەمەندی کردووە بەڵام کە ئەم پەندانەی پیرەمێرد مەسەلەن کە تەرجەمەی بکەیت یان پەندێکی پێشینان کە تەرجەمەی بکەیت طبعاً بۆ هەر زمانێک مەسەلەن بۆ زمانی ئینگلیزی یان زمانی عەرەبی طبعاً ئەوە ناگات ئەو پەیامەی کە لە پشت ئیدیۆمەکەوە ناگات یان بە پێچەوانەوە پەندێکی ئینگلیزی بێنە بیکەرە سەر زمانی کوردی مەسەلەن درینز کاتس ئەند داگز نییە ئەوەی کە باران بە لێزمە دەبارێ ئێمە ئەڵێ شەستە بارانە پێویست ناکە ئەمە تەرجەمەکەی یان لە عەرەبی ئەڵێ ئەتڕەش بزەفە ینی تۆ لە گوێی گایە خەوتووی ینی ئەگەر تۆ ئەمەی لە گوێی گایە خەوتووی بیکەی بە عەرەبی أنت نائم في أذن الثور عربيك بين لما تناقة أزاني ما بس تيجي أبي حرك هاوشي وكي هشة يعني ونية بلام أبي بقري من خوم بركوتني زورم هي لو هنا والجيران أكم أو العربي بو كردي جاري وهي لدقة عربيكا لا تكست عربيكا بر بندي كوادكم طبعا أبي بگەڕێم هەتاوەکو ئەو کەسە ئەبینم کە زۆر شارەزایە لە پەند و ئیدیۆمەکانی زمانی عەرەبی چونکە هەر کاتێک کە تۆ مەسەلەن قاریب النەجاتی هەیە عەرەبی کاتێک تۆ مەسەلەن قاریب النەجات بەلەمی ڕزگار کرد خۆل ئێمە لە فیلمەکان ئەیبینی کە بەلەمی ڕزگار کەرمان هەیە
دایە بەزێنن کاتێک کە کەشتێکە خەریکە غەرقە بە بەلەمی ڕزگار بەڵام تۆ لە فەرهەنگی زمانی کوردی چونکە دەریامان نییە بەلەمان ینی ئەوە نییە فەرهەنگەکە جێگای نەبووە ئێمە فریاد ڕسمان هەیە گەرچی ئێرانیە ینی شێوەزاری بڵین بە زمانی ئێرانیە فریاد ڕست فارسیە بەڵام ئێمە بەرکەوتنمان زیاترە و لە بەرەوەی ینی نزیکیمان هەیە لە زمانی هندو ئەوروپین ئێمە لەو خێزانەی ئەتوانین ئەم پەیامە بگەین. مامۆستا تریفا محەممەد پسوەڕێ دەبی کلاسیکی زۆر سپاس بام سپاس بۆ تاوی زانیارەکانمان زمانمان کردی ئێمە سپاسیەوە دەکەین هەر بژین و سەرکەوتو بن. زۆر سپاس بۆ تۆ دەستخۆش. بارکی خۆشمانێت هەن لەسەرم بابەتانە بەردەوامین تاوەکو ئێمە بەشێک بینیان ترۆ بکەین لە پاراستنی ئەدەبی کوردی و بەندە جوانەکانی پێشینانمان و ئەو قسە ناودار و نەستەقانی کە باو باپیرانی ئێمە بۆ ئێمەیان جێشتۆ چونکە ژیان بەشێکی زۆری لەسەر ئەم پەندانە ئەڕوا. دووبارە سواز بۆ مامۆستا.